سڵاو من دکتۆرە شنەجیات پسپۆڕی بێهۆشکاری چاودێڕی چڕ لە تاوری تەندروستی سمارت ئەمەوێ باسی حاڵەتێکی مەترسیداری نەخۆشانی شەکرەتان بۆ بکەم ئەگەر تۆ نەخۆشی شەکرە جۆری یەک یاخود دووت هەیە بە تایبەتترین جۆری یەک ئەبێ ئاگاداری ئەم حاڵەتەبی کە پێی دەوترێت DKA یاخود ترشۆکی خوێن بە بۆنەی شەکرەوە ئەم حاڵەتەکەی ڕوودەدات کاتێک ئینسۆلین بە بڕێکی پێویست لە جستەیان نامێنێت شەکری خوێن زۆر بەرز دەبێتەوە جستە بەکاری نایێنێ هەڵەسێ بە سووتاندنی چەوری بۆ بەدەستێنانی وزە ئەو کاتە مادەیەک دروستە بێت کە پێڵێن کیتۆن ترشۆکی خوێن زۆر بەرز دەبێتەوە و نەخۆشەکە گەیەنتە حاڵەتێکی مەترسیدا هۆکارە سەرەکیەکانی ئەم حاڵەتە چین یەکەمیان بەکارنەهێنانی ئینسۆلین لە کات و ساتی خۆیان یاخود بەکارنەهێنانی بە بڕێکی پێویست هەوکردنێکی زۆر پەتایەکی قورس کە نەخۆشەکە تووشی دەبێت لەگەڵی شاد دەستنیشان نەکردنی پێشوەختەی نەخۆشی شەکرە ئێستا با بزانین نیشانەکانی ئەم حاڵەتە چین دڵتێک چوون و ڕشانەوە سکێشەیەکی زۆر هەناسەتونیەکی زۆر لەگەڵ بۆنی هەناسەی نەخۆشەکە وەکو ئەسیتۆنی لێدێ میزکردنێکی زۆر و تونێتیەکی زۆر ئەگەر چارەسەری پێویست وەرنەگرێ باری هۆشداری نەخۆشەکەش ئێواش داوا بەزێت و ئەگەێنێتە حاڵەتێکی مەترسیدار ئەگەر ئەم نیشانەتان بینی پێویستە بگەێنرێتە نزیکترین نەخۆشخانە سمارت وەرچەرخانە